هەروەها لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان ڕاشکاوانە ڕای خۆمان بە برایانی پارتی دیموکراتی کوردستان بود کە کۆمەڵێک هۆکار هەن کە وای کردووە کە شوهەوای هەڵبژاردن لە کوردستان لە هەرێمی کوردستان تەندروست نەبێت و هەڵبژاردن دەبێت بێتە مایەی تەبایی و یەکریزی و ئیستیقرار لە هەرێمی کوردستان. ئێمە پێمان باش نییە هەڵبژاردنێک ئەنجام بدرێت کە ئاشتەوایی کۆمەڵایەتی و یەکریزی خەڵکی کوردستان خراپتر بکات و ئیستیقرار لە کوردستان. قۆڵیەکانی بینی پارتی دیموکراتی کوردستان و زوتنەوەی گۆڕان گرنگیەکی هەیە، ئەویش ئەوەیە کە لە کۆی پرۆسەی سیاسی لە سەرتاسەری کوردستان کاریگەری هەیە. ئەمە بێت لەوەی کە لە نێوان هەردوو حزب ئەم دووری تەسیری دەبێت و یەکتر خوێندنەوە و ئاگاد لێبوون کاریگەری سەلبی دەبێت، لەسەر کۆی پرۆسەی سیاسی لە کوردستانیش کاریگەری سەلبی دەبێت. بۆ مەبەستا زۆر مناقەشە کرا کە ئێمە دەبێت گفتوگۆ بکەیت، دەبێت لێک نزیک بیت و خاڵە هاوبەشەکانی کە لە نێوانماندا هەیە دەبێت زیاتر پەرەی پێدەن بۆ خاڵە جیاوازیانەی کە لە نێوانماندا دەکرێت زەمەنی بدەینێ و مناقەشەی زیاتری لەسەر کرد. و ئێمە لەگەڵ زوتنەوەی گۆڕان لەسەر خاڵی زۆر گەورە و کە بەرژەوەندی گشتینەتەوەی نیشتیمانین لەوانەیە کێشەیەکی ئەوتۆمان نەبێت، لەوانەیە لەسەر هەندێک خاڵی تری چۆنیەتی سیاسەتکردن لەناو کوردستاندا هەندێک وەکو یەکبیر نەکەینەوە.